والله همو کەسی هەموو ئاواتی وەیە کارەبای 24 کاتژمێری هەبێ یعنی شتێکی زۆر باشە بەڵام نەک 24 کاتژمێری تۆ 24 ساعتیشی بۆ بکەی پارەکە دەرێنێری سەری من کە من عارەبانێکم پێ بنێش دەفرۆشم باشە ئایا با خەڵی من بای ئەوەیە کارەبای ئاو پاری ئاو کارەبا و غەرامە و زەریبە و هەموو شتێکم لێسێنێ زۆر شتێکی باشە دەستخۆشیشان لێکم بەڵام لە هەمان کاتە ئەبێ بەپێ گیرفانی خەڵک بێ نەک گیرفان بڕبێ تێگەی لە حکومەتی عێراقی لەو حکومەتی عێراقی کە ئەمان دەڵێن دز و گەندەڵە و پارێنی و حاڵی حسابێ کیلۆواتێ بەدەدینێن بە 18 دینارە لەلایەن حکومەتی خۆمانە بە 156 دینار ئەمە چی یاسایەکە چ ڕێسایەکە چ ئەخلاقێکە چ وجدانێکە کەنعانی بۆ خاتری خوا بیر ناکەنەوە لە مردن باشە بەڕای تۆ کارەبای 24 کاتژمێری ئەگەر لەگەڵ گیرفانی خەڵکا بێت ئەوە زۆر باشە نەک زۆر باشە زۆر باشە یعنی خەڵک دەستخۆشیان ئەزانی چۆنە کاکە توانە یەک شتەیە خەڵک ئیمڕۆ وجدانی هەیە تێگەی بە تایبەتی ئەم وڵاتی خۆمان وەڵی بە حەق ئەڵێ حەق ناحەق ئەڵێ ناحەق یعنی ئەگەر وجدان خەڵک ئەگەر وجدانی نەبێ هیچ ئینتیمایەکی ئینسانەتیشی تیان نامێنێ بەڵێ کارەبای 24 کاتژمێری زۆر باشە بەڵام بای ئەوە بێکەهانی خەڵک بتوانێت پارەکەی بدا قەرزی بۆ نەکا مشکلەی نەبێ تێگەی تۆ من کارەبای 24 کاتژمێریەوە بە چرایەکە بڕۆمە ژوورەکان نێرنداگیسێن وڵای برامە قۆمبەلەی 24 کاتژمێریە ئەمە تێنتیە یعنی هیچ ماقولێتێکی تیان نیە کارەباوانە 156 دینار بوو 18 جار لە حکومەتی عێراقی گرانترە 18 جار